سڵاوڕێز زۆر بە خێرهاتی بۆوانەی بیرکاری بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی. یەکسەر دەچینە لاپەڕە سێ بۆ شیتەڵکردنی ئەو پرسیارانەی کە ماینە. وەک دەبینین گەیشتینە بابەتی ڕیزکردنی ژمارەکان. بابەتی ڕیزکردنی ژمارەکان ڕیزیان دەکەین لە گەورەوە بۆ بچووک ڕیز بکە. لە گەورەوە بۆ بچووک ڕیز بکە واتە یەکەم جار ژمارە گەورەکە دانێ، پاشان تۆزە بەرەبەرە بچووکتر و بچووکتر. بەڵام ڕوونی نەکردیتەوە ژمارە گەورەکە لە لای دەستە ڕاست دانێن یان لە لای دەستە چەپ. بەڵام لەبەرەوەی نووسینی بە کوردی لە دەستە ڕاستەوەیە وا بزانم ژمارە گەورەکەی لە لای دەستە ڕاست دادەنێن، دەست پێ دەکەین بە گەورەکە. ئەگەر تەماشای پرسیاری 23 بکەین دەبینین لێرانە هێمایەکی زۆر گچکە و بچووکەیە. ئەو هێمایە ئەگەر تەماشاکەی ئەو هێمایە بۆ ئەوەی مابەین هەبی لە بەینی ژمارەکان. ئەوە زۆر گرنگە سەرنجی بدەی بۆی بزانی ئەوە ژمارەی یەکەمە، ئەوە ژمارەی دووەمە، ئەوەش ژمارەی سێمە. هەمیشە تەماشاکە بزانە چ هێمایەک و لە بیرکاری ئەو شتانە هەمویان گرنگن، تەماشایان بکەین بە باشی. ئێستا با بچین بزانین چۆنی بەراورد دەکەین لە مابەینی ئەو سێ ژمارەیە و کامەیان گەورەیە و کامەیان بچووکە و کامەیان بچووکترە و لە ناوەندەیە. ڕیزکردنی ژمارەکان لە گەورەوە بۆ بچووک. ڕیزکردنی ژمارەکان لە گەورەوە بۆ بچووک. ئەمە لێرانە هەر سێ ژمارەکانم نووسیتەوە بە ڕەنگاوڕەنگ بۆی بزانم لێ یەکیان جیا بکەمەوە بە جۆرەك لە جۆرەکانە. تۆش ئەگەر بتەوێت دەتوانی بە ڕەنگاوڕەنگ ژمارەکانت بنووسی. شێوەی بەراوردکردن و ڕیزکردنی ژمارە زۆر ڕێگا هەیە. ئەمن لێرە ڕێگای خانەیی بەکاردێنم، واتە هەر یەک لەو ژمارانە لە ناو خانەی خۆیان دادەنێم، ڕەنووس بە ڕەنووس، پاشان بەراوردی خانەکان دەکەم هەتا بزانم کامە ژمارە گەورەیە کامە ژمارە گچکەیە و ئاوە. با بچین بزانین خانەی یەکان ڕەنجی سوورە یان سۆرە، خانەی دەیان ڕەنجی زەردە، خانەی سەدانیش ڕەنجی سەوزمدانە یان کەسک. دەچمە لای یەکەم ژمارەی خۆم کە 681 لە خانەی دادەنێم. ئەو یەکە کە لێرەیە لە خانەی یەکانە، ئەو ڕەنووسە دەینم ئەلێرەی دادەنێ. پاشان ئەو هەشتا کە لە خانەی دەیانە دەچم لە خانەی دەیانی دادەنێم. ئەوجا ئەو شەشە کە لێرەیە لە خانەی سەدانی دادەنێ. ئەوە یەکەم ژمارە لە خانەکانم دانا. دیسان بۆ ژمارەکەی پاشتر کە ئەوەیە دیسان خانەکان دروست دەکەم، یەکان و دەیان و سەدان دروست دەکەین. یەکان دەیان سەدان و ژمارەکان دەینین ڕەنووسەکان یەکە یەکە لە خانەکان دادەنێ. ئەو هەشتا کە لە ڕەنووسی خانەی یەکانە لێرەی دادەنێ. ئەو شەشە کە ڕەنووسی خانەی دەیانە لێرەی دادەنێم.
ئەو یەکەش کە ڕەنووسی خانەی سەدانە لێرەی دادەنێ. ئەو جا دێمە دیسان دروست دەکەم بۆ ئەو ژمارەیەش خانەکان دروست دەکەم بە ئەو ژمارەی هەندێک بینمە ئێرە هەتا تێکەڵ نەبی. خانە یەکان و دەیان و سەدان. پاشان ئەو ڕەنووسە یەکەم ڕەنووس کە 8 لێرەیە، پاشان دووەم ڕەنووس کە 1 لێرەیە، ئەو جا سێیەم ڕەنووسەکە کە خانەی سەدانە لێرەیە. ئێستا هەر سێ ژمارەکە هەر سێ لە ڕەنووسەکان لە خانەکان دانران. ژمارەی یەکەم 6 و 8 و 1، ژمارەی دووەم 1 6 8، ژمارەی سێم 6 1 8. بەراوردکردن چۆنیەوەیە کووە. دێینە لای دەستی چەپ، دەستی چەپی هەر یەک لە ژمارەکان. دەستی چەپ لێرە، دەستی چەپ لێرە، دەستی چەپ لێرە، هەمووی دەستی چەپ. خانەی سەدان. خانەی سەدان بەهایەکەی چونکە زۆر گەورەیە دەچینە ئەوێندەرێ. ئەو شەشەکە لێرەیە بەراوردی دەکەین لەگەڵ ئەو یەکەی، کامە گەورەترە 6 یان 1؟ بێگومان 6، کەواتە ئەو ژمارەیە سەرەوە هەمووی گەورەترە لە ژمارەکەی ناوەندێ، کەواتە ئەو ژمارە لەوەی گەورەترە. ئەو شەشەی ئەو جارەی بەراورد دەکەین لەگەڵ ژمارەکەی دیکە کە ئەوی 6ە، نەتوانین بزانین کامەیان گەورەیە جارێ، بەڵام یەکسەر ئێستا زانیمان کە ئەو یەکە بچووکترە لەو شەشەی، بچووکترە لەو شەشەش، کەواتە ئەو ژمارەی دووەم ژمارە ئەوە لە هەردووچیان بچووکترە، هەرزوو دەینووسین لە دەستی چەپمان، چونکە گوتی لە گەورەوە بۆ بچووک، کەواتە گەورەکەی لە لای ڕاست دەنووسین. ئەوە نووسیمە 186ەکە با لە لای چەپەی بنووسین. لێرە با لێرەی دانین بزانین ئەوانی چی لێ دەکەین بۆ ڕیزکردنی. با ئەو شتەش ڕەشکەمەوە. ئێستا دێین ئەو شەشە و ئەو شەشە تەواو ناتوانین بەراوردکەین، یەکسانە. مادام وابی دێینە سەر خانەکەی دیکە، دێینە لای خانەکەی دیکە. تەواو ئەو ژمارەیە چیت کە بەراورد ناکەین، بەراورد کرا و تەواو. ئێستا بەس ژمارەی سەرەوە لەگەڵ ئەوەی خوارێ بەراورد دەکەین. کامە خانە؟ خانەی چ؟ خانەی دەیان بەراورد دەکەین. خانەی دەیانی یەکەم ژمارەکە لە سەرەوەیە 8، خانەی دەیانی سێیەم ژمارەکە لە خوارەوەی 1، لەبەر ئەوەی 8ەکە لە یەکەکەی گەورەترە، کەواتە ئەو ژمارە 681 لە هەردوو ژمارەکان گەورەترە. یەکەم جار 681ەکەی دەنووسینەوە لێرە، پاشان دەینین ئەو 618 لە ناوەندێ دادەنین، پاشان 168 کە لە هەردووچیان بچووکترە ئاوادای دێنین. ئەوە ڕیزمان کرد، ڕیزکردن. ئەوە ڕیزت کرد، زانیت کامە ژمارەت گەورەیە، لە گەورەوە ئەوە گەورەیە، بۆ بچووکەوەش لە هەمویان بچووکترە. بە چ شێوەک؟ بە شێوەی دانان لە خانە. ڕەنووس بەن ڕەنووس لە خانەی دادەنەی بەراورد دەکەی، هەمیشە لە دەستی چەپ دەچی بەراورد دەکەی. هیچ کات ناتوانی ئەو خانەی بەراوردکەی لەگەڵ ئەو خانەیە، یان خانەی دەیان خانەی یەکان بەراوردکەی لەگەڵ خانەی دەیان و سەدان و شتیوان نابی. خانەی دەیان لەگەڵ خانەی دەیان، خانەی یەکان لەگەڵ خانەی یەکان. بەبزانین ڕێیەکی دیکەش هەیە بۆ بەراوردکردن یان نییە؟ ڕێگایەکی دیکەش هەیە بۆ بەراوردکردن، ئەویش ئەوەیە کە دەچی چ دەکەی؟ هێڵی ژمارەکان دروست دەکەی. هێڵی ژمارەکان ئەو هێڵە سەوزە، لەبەرەوەی ژمارەکانت 600 و شتی وایە، لە 100ەوە دروستی دەکەی دایدەنەی هەتا 600 یان 700. ژمارەکانت لەو جێیانەیە.
ئەگەر تەمەشاکەی ئەو 168 جێیەکەی دەبی لە چێن دەربی جێیەکەی لە مابەینی 100 و 200 ینی جێیەکەی لێرانەیە ئەوها تۆزێک لە 200ەکەی نێزیکترە ئەو 618 لە مابەینی ئەو 600 و ئەو 700ەیە ئەو 618 جێیەکەی ئاوا تۆزێک لە 600ەکەی نزیکە بەڵام ئەو 680ەکە جێیەکەی ئەویش هەر لە مابەینی 600 بەڵام لە 700ەکەی نزیکترە هەتاوەکو لە 600ەکەی کەوا بوو زانیمان لەبەرەوەی چوین لەسەر هێڵی ژمارەکانماندانا زانیمان کە ئەو 618 لە هەمویان گەورەترە پاش 681 ببورن 681 گەورەترە لە 618 گەورەترە لە 168 ئێستا زانیمان بەراوردکردنی ژمارەکان چۆنی دەبێ و 2-3 ڕێگا هەیە لێران ئەمن بە 2 ڕێگای شیتەڵم کردیان ڕوونم کردەوە تۆش بە کەیفی خۆت کامە ڕێگای هەڵدەبژێری بەڵام ڕاست بی و بیرکردنەوەکەت ڕاست بی ئەمە لێرانە ڕادەوەستم و هەتاوانەیەکی دیکە هەر خۆش و شاد و بەختەوەربی